بەبیرم دێت دوو کەسم بردە لای دادوەری کوڕەکەم و لێ نەهات بوو ناسیارش خۆم بوو دراوسێمان بوون کچەکەش زۆر منداڵ بوو عمریانە 15 ساڵ زیاتر بوو کە بردمە لای حاکم نیهادمان هەبوو بە ڕەحمەت بیکەرکوچی بگوتی وەڵا ژن هینانش بۆ گەمەی منداڵان یعنی چای بۆ ئەوانە کرد ئێستا کوڕ و کچیان بەمێردا ئەوانە ینی ژیانش سەرکەوتوش پێکەوە تەمەەن ئەوە نییە میم ئەوەیە وشیاریەکیان هەبی ڕۆشنبیریەکیان هەبیتن بزانن پەیامی ژن و مێردایەتی چییە هاوسەرگیری چییە هەر بەد لە سپیەکە و ئاهەنگەکە نییە هەرەوەندە نییە بەس زۆری گەنجی ئێستاش هەر لەو دەبینەوە ئێستا ئەوەندەی احتیمام بە مەزهەر دەدەین ئایا حەفلێ لە کام قاع بکاتن کام تیپی لە بۆ بینی کام مصەور بینی کام ئەوە بینی بیر لەوە ناکاتەوە بەیانی کە گواستیەوە چۆن نانێک پیاکە کە نەخۆشکەوتن بڵێ غازیان نەما چۆن غازی پیا بکە ئاویان نەما چۆن ئێستا هەموو قەیران و ئاریشەیە تەمەشا دەکەی ژیان بێ ئاویە بێکارەبایە نازام چییە دەبی فکر لە هەموو شتێک پێوەت لە نێوان کاری پارێزەری و دادوەری کامیان زۆتر هیلاکی کردووی وەڵام پارێزەر نەبوومە هیچ کاتێک ڕۆژێک لە ڕۆژان پارێزەراتیم نەکردیا وەلە و کاری پارێزەرایەتی کارێکی زۆر زۆر پیرۆزە ئەگەر بە ڕازگۆیی بیکەی بە ڕازگۆیی بیکەی خۆشترین میهنەیە بەڵام نەمکردێ بەداخەوە بەڵام دادوەری بارێکی گەلە قورسە ئێستا ئەگەر ئەو پرسیارەم لێ بکەی بڵێ پاش ئەوەندە ساڵی کە خاننشین بوویت پێت بڵێم دادوەری هەڵدەبژێری و دەڵم نەخێر جارشکە نامەوە دادوەری زۆر هیلاکی کردی زۆر هیلاکی کردم بارێکی گەلە قورسە من شەوان شەو هەبووە هەتا سعات دوی سێ شەوێ لە خەوێ هەڵستایمە بەیانی کێشەیەکم هەبووە قەزیەکم هەبووە چۆن حکمی بدەم فکرم لێ کردیتەوە چونکە تو دەبی حسابی هەموو شتێک بکەی حسابی خوا بکەی حسابی حەق بکەی حسابی مافی تەرەفەکەیت کە بکەی ئەو بەڵانس ڕاگرتنە ئەتوەرە لە ناو ماڵی خۆت کێشەیەک دەبیتن زۆر زەحمەتە بڕیار بدەی لە کێشەکەی ئەتوو کێشەی هەموو خەڵک بێتە بەردەمی تو ئیشارێک گەلە زەحمەتە